خاڵە سنووریەکان لە ڕووی داهات و ئاڵوگۆڕی بازرگانی و گەشتیاریشەوە بە ناوەندێکی گرنگ و هەستیار دادەنرێن بۆ بە دامەزراوەی کردن و گەڕانەوەی شەفافیت لە داهات و داتا و زانیاریەکان بە سەرپەرشتی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خاڵی سنووری نێودەوڵەتی باشماخ کرا بە سیستەمی ئەلکترۆنی. قوبات تاڵەبانی لە باشماخەوە ڕایگەیاند ئەم هەنگاوە لە چوارچەوەی هەوڵەکانمانە بۆ چاکسازی و هەنگاوێکیشە بۆ نەهێشتنی ڕۆتینات و گەندەڵی و ناشەفافیت لە خاڵە سنووریەکاندا. بریتیە لە دارانی سیستمێکی ئلکترۆنی بۆ تەواوی پرۆسەی گومرک لێرە لە باشماخ. ئەم سیستمە هەنگاوێکە لە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەردەوامبوونمان لە چاکسازی ئیداری، بۆ بەردەوامبوونمان لە شەفافترکردنی داهاتەکانی هەرێمی کوردستان و بەردەوامبوونمان بۆ گەیاندنی خزمەتگوزاریەکی باشتر بەو بازرگانانەی کە بەم مەرزە هێنوە ڕۆن. لە بیدایەتەکەیەوە تاکو کۆتایی پرۆسەکەیە بە سیستمێکی ئلکترۆنی و شەفافە تێئەپەڕێ کە هەم هاوکارێکە بێ بۆ خێراترکردنی ئەو خزمەتە کە حکوومەت ئەیگەێنێ بە بازرگانەکانەوە، هەمیش ئەبێتە مایەی دروستبوونی شەفافی لەو داهاتەی کە لە گومرکەکانەوە داخلی هەرێمی کوردستانە بێتەوە. بە ئەلکترۆنیکردنی خاڵی سنووری باشماخ لە قۆناغی سەرەتادا بۆ ئاڵوگۆڕی بازرگانی و هاتن و ڕۆشنی بار هەڵگرەکانە و دواتریش کاروباری گەشتیاریش بە هەمان سیستەم پەیڕەو دەکرێت. بەڕێوەبەری گومرکی باشماخ دەڵێت سیستەمە ئەلکترۆنیەکە کاریگەری بەرچاوی دەبێت لە بەرەو پێچوونی خاڵە سنووریەکان و زیادکردنی ئاڵوگۆڕە بازرگانیەکان. بێگومان سیستمی بە ئەلکترۆنیکردن لە هەر شوێنێ ئەنجام بدرێ کارێکی باشە و کارەکان ڕێگەخە. سیستمی بە ئەلکترۆنیکردن لە ئێستاە چەند سوودێکی بێ. یەکەمین جوڵەی بازرگانی بێگومان لە مەرجەکانە یا لە دەواازە سنووریەکانە خێراترێکە، ئەو جوڵی بازرگانی خێراترەکە. ئەگەر جاران بە نمونە بارێک لە ناو دەواازەی نێودەوڵەتی باشماخ لە ماوەی 2 بۆ 3 ساعاتە کارەکانی تەواو بێ، لەمە دووە ئەم ماوەیە کەمە بێتەوە بۆ کەمتر لە ساعاتێ. ئەمە یەکێکە لە باشەکانی ئەم سیستمەیە کە ئەوەیە کە سیستم لە مەزاجی کەسەکان بابەتەکانە باتە دەرەوە. ئێستا ئەمە سیستمە کار لەسەر هەم بارەکان و هەم جۆری گومرکردن و هەم ئەو پارەیە کە تهدید دەکرێت هەمووی بە سیستمەکرێ لە دەسەڵاتی کەسەکانە نەماوە. یعنی هیچ شخصێک بۆی نیە دەستکاری ئەم سیستمە بکە، ئەو سیستمە کارەکان بەڕێوە بۆیە بێگومان هەم ڕادەی گەندەڵی هەم هەڵە هەم دووبارە بوونەوە ئەمانە هەمووی ئەتوانین بڵین ئەیکات بە ڕێژەی لە 100 هەرێمی کوردستان خاوەنی 4 خاڵی سنووری نێودەوڵەتیە. هەرێک لە باشماخ و ئیبراهیم خەلیل بە ئەلکترۆنی کراوە و بڕیاریشە لە داهاتوویەکی نزیکدا حاجی ئۆمەران و پەروێزخانیش بە ئەلکترۆنی بکرێت. بەکردنی هەر 4 خاڵە سنووریەکە بە ئەلکترۆنی ڕاستەخۆ لە ڕێی نێتوۆرکێکەوە پێکەوە دەبەسرێنەوە. بەمە چاودێریکردنی خاڵەکان و بە ئاگابوون لە داهاتەکان و ئامار و داتاکان ئاسان دەبێت و ڕێگریش دەکات لە گەندەڵی. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، باشماخ.